شانوویەکە لە بانە نمایشکراوە شانوویەکە ناوی بۆتە پیاو بوونی شانوویەکە کارکردنە لەسەر سینناریویەکێک کە هەر لە خەڵکی ڕۆژهڵاتی کوردستانە سینناریوی بابەتەکەی نووسیەوە و شانوویەکەش قسەکردە لەسەر بەهێزی ژنانی کورد و ڕوبەڕووبوونەوەی ژنانی کورد لە هەر بارودۆخێکا کە دووچاری هەر پارچێکی کوردستان بوو بێتەوە بتوانن پارێزگاری لە نەتەوە نیشتیمانەکەیان بکەن جێگەی شانازی پیاوانن لە هەر ناوچەیەک بن ئەم شانوویە باسکردن لەوەی کە زیاتر ژنان پاڵپشتی پیاوانەکەن و لە هەموو بارودۆخێکدا توان هاریکاری پیاوان بکەن و جێگەی شانازی پیاوانە بن پەیامی شانۆ و دروستبوونی شانۆ لە ڕێگای دەق و نمایشەکانیانەوە ئەو ئامانجەی هەیە کە لە پشکارەکەەوە بێت گەیاندنیەتی ببینە لە ڕێگای ئەو جوڵانە و ئەو حیوارانی کە دانرێت بۆ ئەو ئەکتەرانەوە بەرجەستەکردنی کارکتەرەکانە بێتە گەیاندنی پەیامەکە بۆ خەڵکو و چجای نواندنێکی باش و جوانتر باشتر پەیامەکە بگەینێتە بینەران ئەم شانوێ لەوێ نمایش کراوە و نێنراوە بۆ کورتسات و لە پرۆگرامی کورتسات مەگەزین ئاماژی پێکەین و وەک هەواڵێک پێشکەشی ئەوەیەکەین. شانوێی بۆتە پیاو لە بانە نمایشەکرێت منەظەم ڕەحمەتی دەرێنەری شانوێیەکە و نووسینی لەلایەن ئاسۆ بەهاریە گروپی هیوا لە شاری بانە ئەم شانویان ساز کردەوە شانوێکە باز لە یەکسانی ژن و پیاوەکات و پەیامی شانوێکە کارکردنە لەسەر ژنانی کورد و جێگەی شانازی پیاوانی کوردن و بە تایبەت لە جەنگ و ئەو شەڕانی ڕوبەڕووی ناوچەکانی کوردستان بۆتەوە.